عێراق ڕۆژێکی جیاوازی بەڕێکرد. گفتوگۆ و بانگەشەی چاکسازی گۆڕا بۆ گۆڕینی سەرۆکایەتیەکان. کاتێک بڕیار بوو لە دانیشتنی نائاسایی پەرلەمانی عێراقدا دەنگ بە کاندیدانی لیستەکەی عەبادی بدرێت بۆ کابینەی نوێ، بەڵام پەرلەمانتارە مانگرتوەکان دەستەیەکی نوێی پەرلەمانیان پێکێنا بە سەرۆکایەتی عەدنان جەنابی تەمەن 76 ساڵ وەک بەتەمەنترین پەرلەمانتار. لە دانیشتنێکدا کە بە سەرۆکایەتی عەدنان جەنابی بەڕێوەچوو، با زۆرینەی دەنگی بەشداربووان سەرۆکی پەرلەمانی عێراق و دوو جێگرەکەی ئیقالەیان پێکرا، واتە لە پۆستەکەیان لابران. كلفتوني بدور رئيس مؤقت لهذه الجلسة. باردووە بە سەرۆکایەتی کاتی ئەم دانیشتنە ئەی خەمە ڕوو ئەی خەمە بەردەم بەڕێستان کە دەنگ بدەن بۆ یەکەم ڕێگەم بدەن تکایە. یەکەم لابردنی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی نوێران دکتۆر سەلیم جبوری دەنگدان. يعتبر ئیجماع بە ئیجماع بە کۆدەنگ حسابەکرێت بە کۆی دەنگ. دووەم ڕێگەم بدەن. دووەم دەنگدان لەسەر لابردنی جێگیری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران شێخ ئیمام حەموودی دەنگدان. ئیجماع بە کۆی دەنگ حسابێکن ئاعتیبارێکن. سێیەم دەنگدان لەسەر لابردنی جێگیری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئارام شێخ محەممەد دەنگدان. ئەمەش هەر کۆدەنگیە و سوپاس. بەڵام هەرزوو سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق لە کۆنفرانسێکی ئەواڵی داوتی ئەوەی لە پەرلەمان ڕوویدا هیچ بنەمایەکی یاسایی نییە، بۆیە هێشتا ئەو سەرۆکی پەرلەمانە و هەردوو جێگرەکەشی هێشتا لە پۆستەکانیان ماونەتەوە و دانیشتەکانی پەرلەمانیش وەک خۆی بەردەوام دەبن. شێوەیەکی ڕوون ئەوەی کە ڕوویدا ممارەسەیەکە کۆمەڵێک پێهێستا پڕە لە غەڵەت زۆر غەڵەتی هەیە چ دەستوری بێ چ یاسایی بێ هیچ کاریگەر ناکاتە سەر کاروباری ئەنجومەن و ئەنجومەن بەردەوامە بێ لەسەر بەستنی و ئێمە بانگهێشتی پەرلەمانتارانەکەین ڕۆژی ئامادە بن ڕۆژی شەممە ساعتدا بە شێوەیەکی ئاسایی. فراکسیۆنە کوردەکانیش یەکدەنگن و هاوڵۆشانەوەی سێ سەرۆکایەتەکەی عێراقیش ڕەت دەکەنەوە و دەڵێن دەنگ بە لیستی دووەمی کاندیدەکانی عەبادی دەدەن. هەر گۆڕانکاریەک بکرێت هەر دەنگدانێک بکرێت بڕیارمەندەوە وەکو یەک فراکسیۆن هەر پێنج لایەنە سیاسیەکان دەنگ بدەین. ئێمە هیچ کێشەیەکمان نییە بەڕاستی بەڕێز حەیدەر عەبادی بێتە ئێرە قایمەی دووەمی عرض بکاتن. ئێمە لەگەڵ سەروی خۆمان قسەمان کردووە و ئێمە دەنگ بە ئەو کابینەیە دەدەین. ئێستا عێراق لە قۆناغی خۆپشاندانەکانی ناوچەی سەوزی شاری بەغداوە گواستراوەتەوە بۆ ناو گۆڕەپانی پەرلەمانی عێراق لە بەردەم دوو گۆڕانکاریدایە. یەکەم پێکێنانی کابینەیەکی نوێ یان گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتەکەی عێراق. هەندێکیشتە چاودێران دەڵێن ئەوەی ئێستا لە عێراق ڕوودەدا کێبڕکەی ناوخۆی شیعەکانە نەک کورد و سوننە، بۆیە پێویستە کورد بە وریاییەوە مامەڵە لەگەڵ گۆڕانکاریەکاندا بکات. هونەر حەسەن NRT